هیوادارم ئەو حکوومەتە پێک بێتن بۆ بەرژەوەندی خەڵکی هەموو گەلی کوردستان چونکە زۆر تەئسیری لە نەفسیەتی خاصەتەن تەندروستی هەموو خەڵاتیانی کردووە چونکە هەر دەڵێ کەنجین حکوومەت تشکیل دەکرێت کەنجین ئەو کابینەیە دادەنرێت کەنجین کارەبا چا دەبێت کەنجین ئاو چا دەبێت هەست دەکەم یعنی بارەکی قورسی سەر ملەتی کوردستان بووە لەبەر لە نەپێکهێنانی ئەم بڵێن ئەو حکوومەتە حەزم لێە حکوومەت پەلە بکات بۆ دامەزراندنی حکوومەتێکی نوێ و بۆ دامەزراندنی گەنجەکان و پەلە بکاتن بۆ ئەوەی گەنجەکان بێزار نەبن لە وڵاتە لەم وڵاتەدا زۆر گەنج هەیە بێزارن بێ ئیش و بێکارن لە بێکاریدا ناتوانن هیچ شتێک بکەن بویە حەزم لێە داوام لە حکوومەت هەیە پەلە بکاتن بۆ دامەزراندنی حکوومەتێکی نوێ و بۆ گەنجان و بۆ هەموو کەسێک خۆی لێرە باشترین حەلەوەیە کەوا لایەنەکان هەموو کۆمەڵێکەوە قسەیان هەیە و مەرجیانەیە مەرجانە بەلا بنێن باشترین حەلەوەیە کەوا برێک بکەون لەسەر ئەم خاڵانی کەوا هاواتی بەرەو پێش بڕوا و کەرتی تەندروستی لایەنی کەرتی تەندروستی و لایەنی خەدەماتی پەروەردە یعنی ئەمانە زۆر یعنی هیوادارم لایەنەکان سەرکەون و کۆ بنەوە لەگەڵ سەر مێزی گفتوگۆ باشترین حەل ئەوەیە چونکە کورد ئەوەی هەبێ و نەبێت چاوی لەوەیە کەوا لایەنەکان هەمووی بێکەوە هەوڵ بۆ کوردبوونی خۆیان بدەن.